لە دوای بڵاوبوونەوەی لێدوانێکی سەرۆکیەکێتی هاوردە و هەناردەکارانی سلێمانی لەسەر بەرهەمە خۆراکیەکان لە بازاڕەکاندا کاردانەوەی نەرێنی لێکەوتەوە و نرخی بەرهەمە خۆراکیەکانی بەرز کردەوە. ئێستا سەرۆکی و یەکێتیە لە وتەکانی پاشگەز بووەتەوە و دەڵێت هیچ مەترسیەک لەسەر بەرهەمە خۆراکیەکان نییە و بە دووریشی دەزانێت هەرێم ڕووبەڕووی کێشەی کەمی بەرهەمە خۆراکیەکان ببێتەوە. و ئێمە کە ئەبینین بازاری هەرێمی کوردستان لەم کاتەیە نزمترین نرخی هەیە و دڵنیا بن کاڵایەکی زۆر لە هەموو شتێک بە تایبەت برنج ڕۆن و هەموو شتێک بەڕێوەیە، چونکە ئێمە 20 ڕۆژ پێش ئێستا ئەندامانمان ئاگادار کردووە کەوا بەڕاستی لەم بار و زروفەی ئێستادا زیاتر بازار گەرم و گوڕ ببێ، کار و چالاکیان بەردەوام بێ. ئێمە جەژنیشمان لە پێشە، بۆیە پێویستە بازرگانەکان ڕەچاوی ئەوە بکەن کە بازار دەوڵەمەند بکەن بەو کاڵایانە و نرخیش دڵنیا بن نرخ ئەو کاڵانی کە ئێستا بەڕێگەوەیە بێ ئەو نرخی ئێستا هەیە زۆر نزمتر ئەبێ و ئێمە ئاگاداری ئەندامانیشمانەکەینەوە بازرگانەکان و هاوردەکاران بە هیچ شێوەیەک نەکەن کە کاڵا خەزن بکەن بۆ ئەوەی کەوا گران بێت. لە بەدواداچوونێکیدا پەیام ئەوەی پێشڕاست کردوێتەوە لە شاری سلێمانیدا کێشەی کەمی بەرهەمە خۆراکیەکان نییە، لە کۆگاکانیشدا ڕێژەیەکی زۆر لە بەرهەمە خۆراکیەکان بوونیان هەیە. ئەم هاوڵاتیە بازرگانێکی هاوردەکاری بەرهەمی ئاردە هاوڵاتیان لەوە دڵنیا دەکاتەوە هیچ مەترسیەک لەسەر بەرهەمی ئارد نییە و دەتوانن ئارد بۆ هاوڵاتیان دابین بکەن. ئیسا حالی وڵی هیچ موادەکە زۆرە، عشیاکە هەم زۆرە، وەک ئارد، وەک برنج، وەک ڕۆن، وەک شەکر، هیچ ترسێکی نییە لەسەر. بەس خەڵکەکە لەوە ترسێ چەند جار تووشی نەهامەتی بووە، تووشی فەقیری و داماری بووە، خەڵکەکە سیقەی بەم کار بەدەستانە نییە، بەم حکومەتە نییە، چونکە هیچ بەرهەمێکی هیچ داهاتێکمان نییە. یەک هەفتە حدودی زاخۆدا بخرێ یەک فەردان دەچێتە 40,000، بەس ئیسا حالێن 500 دیناری چۆتە سەر 250 دیناری چۆتە سەر. ئەمجا خەڵکیش پارەی پێ نییە یعنی بەلاوانی شتەکەیان بیکڕێ. هەر احتیاطی ئیسا بازار زۆر باشە و هەر وەک جاری جاران وایە و بەس خەڵکەکە ترسێ لە دڵی هەیە و هیچی تر. ئاردوەک و ڕۆژانی تر احتیاطی و هیچ نرخێکی. ئەم هاوڵاتیە فرۆشارێکی بەرهەمە خۆراکیەکانە ئاماژە بۆ ئەوە دەکات لێدوانەکەی سەرۆکیەکێتی هاوردە و هەناردەکاران کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخەکان هەبووە، بەڵام لە ئێستادا ئاماژە بۆ ئەوە دەکات نرخەکان ئاسایی بوونەتەوە. هەتاکو ئەم دقەیە ئاردێکی زۆر لە بازارە هەیە، موادێکی غەزایی زۆرەیە و ئەو دەنگوانەی کە بڵاوە بەس دەنگی سەرزارێکی مەجموعە کەسی چاوچنۆکن ئەجنا هیچ گرانێکی وانێ لە بازارە و مستەمڕش ئێستا لە هەفتەیەکە 10 ترێ لە 15 ترێ بۆ سلێمانیان موادی غەزایەکی زۆر لە ناو سلێمانیا هەیە. هەرێمی کوردستان بە تایبەتی بە خۆراکی گەورە بەناوبانە، خۆ خەڵکەشی کە پەلاماری خواردنەیە لە حاڵەتێکی خۆیان دیکە خۆی ئەترسێت، ئەجنا هیچ دەنگویەک لە ئارایانێ و بەرزبوونەوەی خێرا و لە ناکاوی نرخی بەرهەمە خۆراکیەکان ئەوە دەگەێنێت کە حکوومەتی هەرێم نەیتوانیوە ئاسایشی خۆراک بۆ هاوڵاتیان دابین بکات. بەو حاڵەشەوە حیزبە دەسەڵاتدارەکان بانگەشە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم دەکەن لە هەمان کاتدا مەترسیەکانی برسێتی و نەهامەتیەکانی ڕۆژانی گرانی هێشتا لە بیری هاوڵاتیاندا ماونەتەوە و ترسیان لە ڕوودانی کارەساتی مرۆیی هەیە لە ئەنجامی کاردانەوەی وڵاتانی دراوسێ لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.